كردی بە پێنج کێ بەگێ سێ من ناوم فریشتەیە کچی مەلا کەریم باوەجانی مەشهورین لە هەڵەبجە هەموومان لێرە لەدایک بوون بەڵام وەک خۆتان نەزانی چەند جارێک هەڵەبجە بۆمباباران کرا یەکەم جار لە 1970 دەربەدەری ئێران بوون دوایی پێشکیمیایەکە ئێمە دەرچوین بەڵام 21 نەفەری ماڵی هەر سێ پورەکەم لێرە شەهید بوون من لە 2000 بەرەو ئەوروپا ڕۆشتم لە دوای 1970 بەرەو بەریتانیا ڕۆشتم بەڵام 2004 گەڕامەوە ئەم سەرقەبرانەم دروست کرد و مۆنیمنتەکەشم نەوەش کردەوە لەگەڵ مێردەکەمە حدودی هەموو هاوینەکەی 2004 دوو مانگ تەواومان کرد کە مانگی نۆ کۆلین پاوەڵ و لەگەڵ بۆ پۆل برێمە و مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی هاتن افتتاحی سەرقەبرانەکەیان کرد لەو کاتەوە زۆربەی شانزەی سێکان ئەوەنەی کە لە کوردستان و لە عێراق ببم هاتوون لەم یادە بەشداریم کردووە ئەمڕۆ شتوانیم خۆشببختانە کە حکومەتی عێراق لەوێ ئیسەخۆی لە بەغا زیاتر ئیشەکەم حکومەتی عێراق بە ڕسمی کردی بە پشووی شەهیدانی هەڵەبجە بەڵام زۆر بەداخەوە لە کوردستان نەیان کرد ئەم ساڵ یەکەم ساڵە کوردستان بە پشووی دانەنا کە ئەوە جێگەیەکی زۆر زۆر داخ و ئەسەفە بۆ ئێمەی کورد کە ئەمە گەورەترین قەزەیە کە بە هەموو جیهانی بناسێنین بە هەموو جیهان بزانێ وەکو ئێمە بێت لە هەموو وڵاتانی ئەوروپا یادی هەڵەبجە ئەکرێتەوە بەس لە کوردستان نەیان کرد زۆر بەداخەوە من جاراج یەمەوە ئەوەنەی بتوانم لە نوێژووکردنەوە 2004 بیرمیە دوودانە شفت ئیشمانە کرد هاوڕێیەکی زۆر مناڵێم خوشکانی حەمەی فەرەج و مناڵەکانی و خوشکەکەی سۆران و ئاکاک ئاراز عابد و عەلی مستەفا و مەجموعەیەکی زۆر زۆر بووین بە شەو و ڕۆژ هەشتا دانەکرێکارم تەعین کرد وەجبەی شەو وەجبەی ڕۆژ لە ماوەی 6 هەفتە ئەم سەرقەبرانە سەحرایەک بۆکو سەحرای جنوب کردمان بەم شوێنە و بۆ مەزارەکەمان فوڵ نۆژەن کردەوە ئیفتیخار بەوە کەم کە توانیم هیچ نەبێت جێ دەستێک وەک هەڵەبجە یەک دیار بێ و هیوادارم یەک هیوام هەیە نە بە کوردستان و نە بە حکوومەتی عێراق ئازاری ئەو پاژماوەی کە سوکاری کیمیابارانی هەڵەبجەیان لە یاد نەچێ من لە جنوب لە ئاگام لێ لە بەغا هەتا بەسرە لە خانەوادەیەکێکێکێکیان یا شەهید بووە یا سجنی سیاسی بووە هەژ نەفەری عایلەکەیەکی 2 ملیۆن دینار وەرەگرن حتا مناڵی سەربێشکەش 2 ملیۆن دینار وەرەگرێ بەڵام بەداخەوەەوە هیچ بۆ کەسوکاری هەڵەبجێ و کەسوکاری شەهیدەکان نەکراوە یانێ هیوادارم ئەوەنەی بتوانن هەڵەبجەیان بیر نەچێت چونکە هەموو دنیا هەڵەبجەی بیر ناچێت ئەو پەیکەرەی کە دروستمان کرد تعبیر لە دایکێکەکە کە دوعاءەکە دوعا و شفاءەکە لەخوا ئەپارڕێتەوە کە بۆ ئەو زوڵم و زۆرداری کە لێیان کرا کە چەندەها بە سەداها دایک هەتاکو ئەمڕۆ مناڵەکەی ون بوو مناڵەکانیان نەدۆزرایەوە چەندەها دایک و باوکو مناڵ لە یەکتری بوون زیاتر وەکو دوعاەکە وەکو پاڕانەوەیەکە لەخوا بۆ ئەو زوڵمەی بەسەر خەڵکی بێتاوانی هەڵەبجاکرا سەرچاوەکەی ئێمە خۆمان لە ئەوروپا ژین سەرقەبرانی هینی حربی عالمی یەکەم و دووهەمم بینیوە لە فەڕەنسا و لە بیرۆکەکەی مێردەکەی من خۆی ئایتی خەبیری ئایتیە بە هەردووکمانەوە لە ماوەی 2 سەعاتە توانیمان دیزانێ بکەین ئەو کاتە بەرهەم ساڵح ڕئیس وزەرا بوو داوای لێکردین کە ئەگەر بتوانین دیزانێ بکەین و دەستی پێ بکەین بە پەلە چونکە زۆر پێویستیان پێبوو کە شتێک پیشانی عالەم بن ئەمریکەکە لە تاوەنە گەورەکانی سەدام ئێمە هاتینەوە بەس بۆ سەردان بۆ ماوەی 6 هەفتە 7 هەفتە بەڵام لەو 6 هەفتەیە لە پاش 2 ڕۆژ کە کاک بەرهەم داوای لێکردین من و مێردەکەم و بەم ڕەفیق و برادەرانەوە هەموو هەڵەبجەم کۆ کردەوە حتا جارێکیان قوتابخانەی ئیعدادی کوڕانم هێنا مناڵەکان لەگەڵمان یارمەتی پاکردنەوەیان یا بۆ یەکردن یا تازەکردنەوە کە مەمودەیەکی زۆر زۆر کەم توانیم ئەو ئینجازە گەورەی کە ئیسا ئەیبینی بەڵام هیوادارم نە حکوومەتی هەرێ بۆ حیزبەکان بیریان نەچێ ئەمە ڕەمزێکی عالەمیە هیچ چەسانەوەی کورد خزمەتگوزاری ئەم شوێنە لە دەستنێن
نە ئێرە و نە مەزارەکە نە خزمەت گوزاری هەیە نە خەڵکی تەواوی لێیە ئەگەر بەرە ئاوای لێ بکەن ئەبێتە تەخت یعنی هیچ شوێنەوارێکمان نامێنێ ئێمە هەموو میلەتێ افتیخارەکە بە تاریخی خۆی و مێژووی خۆی افتیخارەکە و ناسنامەی خۆی بە هەموو جیهانە نووسێ ئەگەر بەسیترین زوڵمی لێکراوە هیچ کەس ئەوەنەی کورد لە ژیانە زوڵمی لێ نەکراوە و هیچ کەسیش ئەوەنەی ئێمە نەک مەحاولە ناکەین ئەو افتیخارە و ئەو زوڵمەی کە لە کورد کراوە بیرمان بچێتەوە بە زووترین کات کە ئەوش زۆر جێگەی داخە ئەمە یەکێکە لەو سەبەبانەی کە ئێمە لە 40 ملیۆن کەس تا ئێستا بێوڵاتین تا ئێستا کەس اعترافمان پێ ناکە دەمێکە چینە تەبەقەی ئاسمان دەمێک خۆمان نەخۆینەوە ئەچینەوە بە ناقی عەرزە لەبەرەوەی یەکنین لەبەرەوەی ئەو خەڵکانەی کە توانا و قابلەتێکی زۆری هەیە نایڵن بێنە پێشەوە وڵاتەکە پێش بخەن ئەوە ئەو ئەم شتانە زۆر زەرورە و هیوادارم شارە ساڵێک تر کە هاتمەوە هەڵەبجەر شێوەیەکی باشتر و پاکتر و خزمەت گوزارێکی زیاتر ببینم. Pět, 5 kg, 5 kg,